ئەم دەسەڵاتە بزەبت ئەوەی دەوێت بە خۆمیان وتووە پیانە دکتۆر بەرهەم تۆ چیت دەوێت جاوە جوابی پرسیارەکەی تۆیە ئەتێبی بە ڕێی جمهوری وەرەتکەین بە ڕێی جمهور ئەتێبی بە سکرتێری یەکێتی دەکەین بە سکرتێری یەکێتی بڕواکەی یا بڕوا ناکەی بڕواکە خوات چووی زۆرینەی دەنگی شێهێنا خۆنەوشیروان مستەفا 24 کورسی هێنا چی پێکرا قسەی زۆرتانەیتەوە نیە من پێتان ئەڵێم سەرۆک کۆماری لە سیستەمێکە یا سەرۆکایەتی حزبێکی گەورەش لە سیستەمێکە کە سامانی ئەم وڵاتە بە هەدەربا و خەڵک بێم و چەپکە شەرمەزاریە من ئێوە منە ناسن یعنی نە دەرکراوم نەهینم من بە شانازیەوە سەیری ڕابردووی خۆمەکەم لە یەکێتی بە شانازیشەوە سەیری تێکۆشەرە ڕەسەن و دڵسۆزەکانی یەکێتی و پێشمەرگە و شەهیدە نەمرەکان و جەنابی مام جەلالی جۆکم بەڵام واقع ناکۆکم لەگەڵ سیستەمی سیاسی لەگەڵ ئاڕاستەی سیاسی و حکومڕانی یەکێتی کە لە حکوومەتیش بووم کاکی ورا باهۆزی توانیە لە حکوومەت بووم من ناکۆ بووم لەگەڵیانە بۆ منیان لابرد لە حکوومەت هەر بۆ منیان لابرد لە حکوومەت لەبەر ئەوەی بە قسەی نیمسینی بەڕێزم ناکرد لەبەر ئەوەی پارەی حزبم دەبڕی لەبەر ئەوەی تەدەخولی حزبم لە جامعەکە قوبڵ ناکرد بۆ شانازیش پێوەکەم فترەیەکی زۆر ئەوانەی کە یەکێتی نەیزانن یان و بەرهەم زەربەی لە حزب داوە من پێم وایە حزبی ڕاستەقینە ئەوەیە کە نەبێتە پاوانکاری دەسەڵات و بێ بەمەتەکە بەسەر خەڵکەوە ناکۆچین جیاوازی شەڕی کۆنەقین ناکەین دەرفەتێکمان هەیە لەگەڵ ئێوەمانان هەوڵ بین سیستەمی حکومڕانی لە وڵاتە چاکەین بە ئاڕاستەی خزمەتکردنی هاوڵاتی ئەم نیشتیمانە کار بکەین